ئازیزان دووبارە سڵای خۆی گەورەتان لێبێ لە تەوەری سێمە لەگەڵتانین لەم تەوەرەیە قسەکەین لەسەر کاریگەری ژەمە خۆراکیەکان لەسەر تەندروستی مرۆڤ. ئایا تا چەنە گرنگە ئێمە ژەمەکانمان بە تەندروستی بخۆین و لە کاتێکی گونجاوە و کاریگەریەکیش دروستەکە ئەگەر کەم و کورتێ یاخود هەڵەیەک لە خواردنی ژەمەکانمانە هەبێ. زیاتر گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هەڵگورد عەلی پسپۆڕی چارەسەری نەخۆشیەکان بە خۆراک. کاک دکتۆر زۆر بەخێر بێ. تا چەنێ گرنگە ئێمە ڕۆژانە گرنگی بە ژەمە خۆراکەکانمان بین؟ بەڵێ خۆی لە ڕاستیە ژەمی خۆراک گرنگێکی زۆری هەیە بۆ تەندروستی مرۆڤ و مرۆڤەکان بە خۆراکەوە ئەژین، یعنی گەر خۆراک و ئاو نەبێت یعنی مرۆڤیش ناتوانێت بژی. و زۆر جار ئەوتێ لە شوێنان کە تەندروستی مرۆڤ زۆر جار ڕەبتی نییە بە خۆراکەوە و ئەمە شتێکە کە بەڕاستی هەڵەیە و ئەگەر خواردنی تەندروست هەبێت ژیانێکی تەندروست دەبێت و شتێکی کەشمان هەیە بەداخەوە لە لای کۆمەڵگەی خۆمانە زۆر ئەو شتە وازەحە، ئەوش ئەوەیە کە ئێمە تا نەخۆش نەکەوین قەدری خواردنەکە نازانین. زۆر جار نەخۆشمان هەیەت زەختێتی شەکرەیەتی عیلاجی بەکارهێناوە، هەموو شتەکانی بەکارهێناوە و چارەسەر نەکراوە هاتووە لە دکتۆر ئەمە بە نظامێکی خۆراکی بەبێ عیلاج بەبێ خواردنی دەرمان چارەسەرم بۆ بکەیت. دێمە مەحاڵە ئەمە لێرە خواردن ڕۆڵی نییە کە تۆ توش بوویت خواردن زۆر ڕۆڵی ئەبێت، بەڵام وەکو ئەوە نییە کە بڵێ تۆ پێش توشبوون بە نەخۆشیەکە خواردن ڕۆڵی هەبێت. و خاڵێکی کە زۆر گرنگ بێت ئەویش ئەوەیە کە ئێمە هەموو شتەکانمان بۆ بە تیجارەت بۆ بە بازرگانی حتا علمی پزیشکیش بۆ بە بازرگانی. من لەبەر مەسلحەتی خۆم لەبەر بەرژەوەندی خۆم هەندێک نظام دانێم بۆ نەخۆشێک ئەیتر بەدەر لەوەی کە ئایا نەخۆشەکانی کە پێویستیان بەم نظامە هەیە یاخود بەم نظامە نییە، خودسەرانە خەڵکەکانی کە ئەچن ڕەچاویەوەکەن ینی وەکو هەمووی یەک لە دوای یەکێک ئیسفادەی لە بەرنامەیە کردووە ئەوانی کەش بە دوایە هەمووی ئەڕۆن ئەڵێن ئیسفادەی لەو بەرنامە ئەمە شتێکی زۆر سەقەتە، چونکە مرۆڤ بۆ مرۆڤ جیاوازە. زۆر جار ئێمە لە بەرنامەکانە باسمان کردووە عایلەیەکمان هەیە یەک سیستەمی خۆراکی هەیە، یەکیان زەختی هەیە، یەکیان شەکرەی هەیە، یەکیان قەڵەوە، یەکیان لاوازە، یعنی هەمووشیان یەک سیستەمی خۆراکیان هەیە. لێرە ئەڵێ ئایا سیستەمی خۆراکی کاریگەری بێ لەسەر تەندروستی مرۆڤ؟ لێرەشان منەڵێن بەڵێ کاریگەری ئەبێت، چونکە بنیەی کەسەکان، نظامی کەسەکان، هۆرمۆنی کەسەکان، حتا بیرکردنەوەی کەسەکان، ئەو شتانی کە لە ناو خودی شخصەکە هەیە زۆر زۆر جیاوازە. هیوامان هەیە مەعیدەی تەواو نیە، هیوامان هەیە ڕیخۆڵەی تەواو نیە، هیوامان هەیە حتا بنیەی جسمی وا هەڵکەوتووە کە ئەمە قەڵەو ببێت. بۆیە سیستەمی خۆراکی گونجاو وامان لێ ئەکات ئێمە بتوانین کەسێکی تەندروست بین. بەڵام چ کاتێک ئەتوانین تەندروست بین ئەبێ بزانین چەند بخۆین، چۆن بخۆین، چەند بخۆین. ئەمانە ئێستا ینی هەندێک جار ینی بەڕێزەکان ئەڵێن فڵان ژەم تەرکەین زۆر باشە، فڵان ژەم بخۆ زۆر باشە، فڵان خواردن خۆ زۆر سوودی لێبینی بۆ لاوازی. بەداخەوە خەممی ئێمە لە کوردستانە بۆ بە قەڵەوی و لاوازی. بەڵێ بە تەکیدی هەمانە ینی تەندروستیەکەی زۆر زۆر بەلاوە زۆر گرنگ نییە. ئەڵێ دکتۆر بەس 5 کیلۆ 10 کیلۆ داوازم کیفایەتمە، هەرچیەکە بێ با ببێ، هەرچیەکە بێ با ببێت دواتر گیرە خۆی بەدەستیەوە. هیوامان هەیە ئێستا 100 جار تەمەناکە کە قەڵەو بۆە هیچ کێشەیەکی بخۆی دروست نەکردایە، هیوامانایە تەمەناکات و لاواز بۆ ئێستا چووە بە ئەنواعی مەوادی بەکارهێناوە ئێستا تووشی نەخۆشی شەکرە بووە. یعنی بۆیە زۆر جار ئەوانەی کێنە لای ئێمە لە هێڵی سووران کەیەن. بەداخەوە ئێمە لە هێڵی سەوزە ئەمانەوێ بێنە لامان، لە کاتێکە ئەمانوێ بێنە لامان کە توش نەبوو بن، بۆی نەیڵین توش ببن، کە توش بوون ئەرکەکەی ئێمە دوو ئەوەندە ئەکات و ئەرکی خۆشیان 4 ئەوەندە ئەکات. ینی پێشەوەی توش بێت ئەتوانێت لاوازە بێت ئەتوانێت حتا هەندێک جار ئێستا بەداخەوە دایکان هانا بۆ هەندێک شتی نەشازە بن بۆ گەشەی مناڵیان. یعنی لەبەرەوەی بڵێن وەڵام مناڵەکەمان گەشە ئەکات پارێکی زۆر سەرفەکان شتێکی تیجاری زۆر زۆر گەورە بەکارهێنن بەدەر لەوەی کە نازانێت کە ئەم هەموو شتە لە ماڵەکەی خۆیان هەیە، بەشتی سروشتی لە ماڵەکەی خۆیان هەیە و ئەتوانێت ژەمەکانی خواردنمان بۆ ڕێکخات. معقولە ئێستا لە سۆشیال میدیا لە زۆربەی شوێنەکان ئەڵێن خواردنی ژەمی بەیانی خراپە؟ بەم بە توێژینەوە بۆ تام سەلمەین. ئەمە توێژینەوەکە کراوە حتا لە وڵاتی خۆمانە کراوە، لە بەریتانیا کراوە، لە زۆربەی وڵاتانی کە کراوە لە وڵاتە پێشکەوتوونەکان کراوە. نەخواردنی ژەمی بەیانی یەکسانە بە کەسلی، یەکسانە بە تەمەڵی، یەکسانە بە خەواڵوبوون، یەکسانە بە ئەوەی کە نەتوانم بە درێژایی ڕۆژەکەم ئیشی خۆم بە تەواتی بکەم، خەوم لێت، ماندوم، کەسەلم، یعنی هەموو شتەکانم لێ بەسەرێت. بەڵام یەت ئێمە ئەڵێ خواردنی ژەمی بەیانی، من ئەڵێم ئەگەر لە نۆی بەیانی هەڵسی تر خەو ژەمی بەیانی خۆی بەڵێ هەر نەی خۆی باشترە. ژەمی بەیانی یعنی 6 بۆ 7
ئەمە ژەمی بەیانە ژەمی بەیانی تو ئەبێت تۆزێک پێشتر هەسابیت ئەڵێ دکتۆر هەڵەسم لە خەونا هیچ ئیشتیهای خواردنم نییە تەمان تۆ چارێک بۆ هەشت هەساوی هەشت دەوامت هەیە ئەبێ دەمچایە کوشت و یەکسەر ڕاکەی بۆ خوارد بۆ دەوامی خۆت ئەمە یعنی سیستەمەکانمان تێک چووە نەخواردنی ژەمی بەیانیمان ڕێکە نەنیوەڕۆمان ڕێکە نە ئێوارەمان ڕێکە حتا سیستمی خەومان تێک چووە چونکە زۆربەی هۆرمۆنەکان لەو سیستەمانە گونجاوە ئێستا نەک دوو سێژەم خواردن ئێستا 5 پۆرشن سایزمان هەیە یعنی ئەبێ پێنجەم تۆ بخۆی پێنجەمەکە چۆن بخۆی نەک ژەمی کوردی خۆمان ژەمی کوردی خۆمان دائنیشت ئیتر ئێستا هەندێک نظاممان هەیە لە بەیانیان نازانم چەند شیش دوو بخۆ و چەند شیش کەباب بخۆ و چەند شیش ئێواران چەند بخۆ و چەند بخۆ ئەمە ینی نازانم چۆ سەر و پێ بخۆ ئەم شتانە ینی هەندێک شت هەیە بەڕاستی نظامی خۆراک نظامێکی زۆر داماوە هەر کەسێک لە هەر کۆمەڵێکا دائنشی حتا لە عائلەیەکە کە دانیشی هیچ لەسەر خۆراک نەخوێند و یەک باسی خۆراکە کە ئەمە بخۆ زۆر باشە ئەوە بخۆ زۆر خراپە یعنی ئەمەش خەڵکەکەی چواردەورت گوێی لێگرێت خۆ خەڵک ئەوە نییە بڵێ ئێستا کاریگەرە بن بەدڵنیاییەوە یعنی ئەڵێ من مەعیدەم وا بووە فڵانشتم خواردووە زۆر چاک بوومەتەوە ئیتر ئەمە یەک دەم بەدەم بدەمەڕوە تەسەورەکەن هەندێک حاڵەت هەبووە بە نەخۆشێکم وتووە تۆزێک بەرەو باشی ڕۆشتو ئەم نەخۆشە چوە بە حاڵە دیسان هەڵی کردو تا چۆتەوێ کە شتەکەی من کە پێم وتۆ زۆر باشە و توانەمە زۆر خراپە ینی هەندێک شتەیە لە لای هینی خۆمانە دەم بەدەم کە ئەڕوات هەندێک جار گۆڕانکاری بەسەرایەت و هەندێک جار تەسەورەکەی نەخۆشمان پێویستی بە قسەیە پێویستی بە تەوعیەیە بزانی چی خواردنێک خوارد ئایا خواردنێ ئیخوا پێ یەکەوێت یا پێ ناکەوێت چونکە بەپی مەزاجی کەسەکان بەپی ساردوگەرمی لەشی کەسەکان ئەم شتانە ئەکەوێت ینی دەرئەکەوێت مەسەن هیوا هەیە ئەڵێ دکتۆر من هەنگوی نەخۆم پێم ناکەوێت ڕاستەکە احتمالەکان مەزاجی ئەم کەسە بۆ ئەووا بێت بەڵام تۆ بێ بەدیلی خواردنەکانی بۆ بدۆزیتەوە ئێمە هەوڵ بین یەکێک کەوێت بۆلات من زۆربەی جار نەخۆشەکان بەلانی کەم 20 دقیقە ئەخایانێن کە لەگەڵیان قسە ئەەکەین بۆی ئایا بزانین هەندێک جار لە یەک شتی بەسیتا کێشەکەمان بۆ دروستە ئەتوانین خەلەلەکە بدۆزینەوە و خەلەلەکە بین بە نەخۆشەکە و نەخۆشەکە چارەسەری گونجاو وەرگێت یعنی من پێم سەیران نەخۆشمان هەیە بۆ سەر ئێشە ئەتوانێت 5-6 حەب بەکاربێنێت بەڵام ناتوانێت بۆ تەندروستی خۆی دوو ڕاوێژ بکات دوو ئیستیشارە بکات کە چی بخوات چۆن بیخوات چ کات بیخوات و بەداخەوە کە بە نەخۆشەکانی شەڵی هەندێک جار پیانەڵی فلان شت ئاوا بخۆڵ دکتۆر خواردومە نەیخواردەوە دوو سێ جار خواردوێتی چونکە هەندێک جار پرسیارە و هەندێک جار ئێمە شتەکان کە ئین بە نەخۆشەکان تاقیکردنەوەیکیان لەسەر ئەەکەین خۆمان یعنی بۆی بزانین ئایا کەسەکە تا چی ڕادەیەک شتەکانی بەکارهێناوە کە تۆ ئەیتێ ئەمە بەکاربێنە بۆ تەندروستی تۆ ئەوە بەکاربێنە بۆ حاڵەتت باشە ئەو بەداخەوە کە پرسیارەکانی لێ ئەەکەین بە حاڵەتەکە یێتەوە بۆ لامان ئەزانین کە لە 150 شتەکانی بەکار نەهێناوە خۆ ناشتوانی بە نەخۆشەکە بڵێ تۆ ڕاستت نەکرد کە شتەکان بەکارمێنەوە بەڵام ستێپ بای ستێپ یعنی قۆناغ بە قۆناغ ئێمە ئەتوانین لەگەڵ نەخۆشەکانە بڕۆین و بتوانین چارەسەرێکی گونجایان بۆ بدۆزینەوە بتوانین خواردنێکی شیاو بە تەندروستی کەسەکان بدۆزینەوە دکتۆر چی جۆرە خواردنێک بخۆین زۆر پێمانەوە درشتی ناتورال شتی فرێش سەوزەڵات بخۆن یاخۆت میوە بخۆن کۆمەڵێک شتمان پێوترێ بەڕاستی ئەمە پێویستەکە چی بخۆین و لە چ کاتێکیشە ئەنی بۆ نوێسم ژین نیۆڕۆمان هەیە بەیانیمان هەیە ئێوارەمان هەیە پێویستەکە لەم ژەمانەیە چ خۆراکی بخۆن خۆی دانانی بەرنامەی خۆراکی بەڕێی من نەبێ بەوەی کە سەرمان لە خەڵک تێکیاوە هەر بەڕاستی هەندێکمان بووین بە گۆشت خۆر هەندێکمان بووین یەکێکەڵە گۆشت خۆ زۆر باشە یەکێکەڵە گۆشت بخۆی خراپە یەکێکەڵە چاپ خۆی خراپە یەکێکەڵە توێژنەوە کراوە چاپ خۆی ئەو کا بە نازانم چی هەموو ئەمانە ڕاستن هەموو ئەمانەی کە ئەوەترێت ڕاستە بەڵام توێژینەوەیە ناکرێت ببێت لە سوۆسیال میدیای بڵاوی کەمە خواردنی فلان شت زەخت ناهێڵێ یعنی ئەگەر خواردنی فلان شت زەخت ناهێڵێت دەفەرم ئەو عالەمە بەدەست زەختەوە گیری خواردە بۆ ناجێبی خوات و چاک بێتەوە خواردنی فلان شت ناڵێم هەمووی بە ڕێکلام و دیعایە و یعنی دیعایات و ڕێکلام بەداخەوە هەمووی بووە بە تیجارەت فەرم عیلاجێک تایاتی ئەڵێ لە ماوەی یەک مانگا 5 کیلۆ لە کێشە داوازێت آخر بە چی داوازێنیان 5 کیلۆ لەشتا ئیلا ئەبێ زەرەرێکت لێبا یعنی ئیلا ئەبێ شتێک بکات دواتریەنەوە بەلامان دکتۆر وەڵا هەموو شتێکە خۆم مەزبوطم جسمیشم تەندروستە ئێستا لاواز بووم بەڵام زۆر بێتاقەتم زۆر هێزم تیانە کە فەسەحی بۆکەی نزانین نەقسی هەموو ڤیتامین و مینەرەڵەکانی بۆ دروست بووە چونکە بە تایبەتی فات سۆلیبڵ ڤیتامینەکان ئەوانەی کە لە چەوریا ئەتوێنەوە زۆر کاریگەری بێ لەسەر ئەو کەسانی کە کێشیان زۆر بە خێرایی دابەزێنن و دواتر تووشی کەسلە بن و دواتر تووشی کەم خوێنیە بن دواتر تووشی قژوەری نەبن دواتر تووشی خەمۆکی ئەبن و دواتر ئەبێ ئێمە چارەسەری ئەوانیان بۆ بکەینەوە دیسان دووبارە بۆیە خواردنی ژەمەکان بەلامینەوە زۆر گرنگە وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد بە تایبەت ژەمی بەیانی بتوانین لە بینی 6 بۆ 7 ژەمی بەیانی بخورێت ژەمی بەیانی چی بخورێت زۆر قسە لەسەر ژەمی بەیانی هەیە ئێستا زۆر بەمان ئەڵێن نان مەخۆ چا مەخۆ فلان شت مەخۆ مەیخۆ
منیش لەگەڵتم ئەگەر درەنگ بی خۆی هەرمەی خۆ بەڵام خواردنی شیر هەتا تەمەنی 6 ساڵی بەڕێی من زۆر زەرورە بۆ مناڵ و تا تەمەنی 6 ساڵی مناڵ هەوڵ بدرێت چا نەخوا بەیانیان چا نەخوا شیری بێتێ لە باتی ئەوە کوپێک شیری بیتێ هەموو زۆربەی کالسیۆمەکان لەگەڵ کانزاکانە وەری ئەگرێت و لە ئێسکە نەرمە ئەیپارێزێت و کەسێکی مشەوش ینی دائم ئەکتیڤە حتا لە پۆلەکانیش ئەکتیڤە ئیشی خۆی بە جوانی ئەکاد و ئەتوانێت تەندروست بێت و ڤیتامینێکی باش وەرەگرێت و حتا چەولەکەشی کەتیاتی ئەتوانی وەریگرێت بۆ ئەوەی کە جسمێکی بەهێزی هەبێت بۆیە قەدەغەکردنی چا لەو حاڵەتە بەڵێ بەڕێی من تا 6 ساڵی بەڕێی من هەندێک توێژینەوەکان ئەڵێن پێویست زۆر پێویست نیە چونکە یەکێکە لەوانەیە کە ئەبێتە هۆی دایورەتیک کە بۆ هۆی میز زۆرکردن وات لێ ئەکات کە هەندێک ڤیتامین و کانزا و مینرال لە لەشی تۆ دەربکرێتە دەرەوە بۆیە نەخورێت باشترە لە تا تەمەنی 6 ساڵی لە مناڵە بەگشتی شیرەکان بخۆن دواتر نانە تەواوەکان ینی نانێکی ئاردی سپینە ئێمە یەین بەیانیان تەسەورەکەی بۆ 1 ساڵ و 2 ساڵ بۆ ئەوەی کە دکتۆر بعد گوپێکی خڕی هەبێت هینی چای بۆ کات ناگەم بسکیتە کاتە ناو چاو بە ئەیاتێ خەلەلێکی کەشمان هەیە بە ئەتوا ئەمەم ئێستا بیرکەوتەوە خەلەلێکی کەمان هەیە لە مناڵانە کە لە دایکان زۆر بۆ مناڵەکانی خۆیانەکەن و کاتێک کە دەست پێ ئەەکەن بە خواردنی مناڵ یعنی لە دوای 6 مانگیۆ کتب بەداخەوە ئێستاڵێن لە 4 مانگیۆ دەست پێ ئەەکەن ئەوە یەکێکە لە هۆکاری ئەساسی لاوازی مناڵەکە لە دوا ڕۆژات یعنی لە دوای 6 ساڵ 7 ساڵیە دکتۆر ئەم مناڵی من هەرچیەکەم قەڵەو نابێ هەرچی ئەخوات پێی ناکەوێت هەرچی ئەخوا لاوازات چونکە پێش وەختە دەستی کردو بە خواردن کە دەستیشی کردو بە خواردن نەیزانیوە چۆن خواردنەکە بە مناڵەکە بە جارێک هەموو شتێکی پێیاوە بە زۆری تەسەور کە ئەبێ بە کەوچکە چا دەست پێ بکەی دوای بە کەوچکی قاوە دوای بە کەوچکی چێش دواتر دەست پێ بکەی ینی ڕۆژانە تا هەفتەیەک بۆ ئەوی مەعیدەی ئەو مناڵە ڕابێت لەسەر شتەکان ئەمە ژەمی بەیانیان دیسان خواردنەوەی شیرەمەنیەکە ینی شیرینیەکانە بە تایبەتی هەوڵ بدرێت شیرینی ئەوانەی کە ئەچن بۆ دەوام موەزەفن یاخود ئەو مناڵانی کە ئەچن بۆ قوتابخانە هەوڵ بدرێت شیرینی زۆریان نەدرێتێت چونکە شیرینی زۆر پێدانیان کاریگەری بێ لەسەر تەندروستی دانیان کاریگەر بێت لەسەر جەستەیان و قەڵەوە بن و حتا کاریگەری بێت لەسەر خەواڵبوونیان لە کاتی قوتابخانەکانە هەوڵ بدرێت بە پێی گونجاو هێلکەکان هەیە بدرێت بە پێی داهاتی کەسەکە کە هەیە لە ماڵەوە هێلکەیە هەنگوینە پەنیرە هەوڵ لە پەنیر لەگەڵ گوێزا بدرێت چونکە زۆربەی توێژینەوەکان ئەڵێن کاریگەریە بێت لەسەر تەندروستی مرۆڤ ئەگەر بێت و پەنیر بە تەنها بخورێت کاریگەری بێت لەسەر زاکیرەی مرۆڤ و زاکیرەی تاوابەزێنێت بۆی لەگەڵ گوێزا و های کالسیۆم دایەتێکی کەی لەگەڵا بێت چونکە ڕیشاڵەکانیشی لەگەڵا بووی خورە باشترە بۆیە لە ژەمی بەیانی عادەتەن ئەمەمان هەبێت بەڵام تەنها شتێک کە سەقەت بە لە ژەمی کوردی خۆمانە خواردنی چای بەیانیانە بۆ تەمەن خوار 6 ساڵ و شیرینکردنی چاکەشە چونکە بەڕاستی ئێمە بەس ژەمی بەیانیان ئەتوانین هەموو پێداویستەکانی لەشی خۆمان دابین کەین مرۆڤ عادەتەن ئایارەیەک شەکر ئایارە و نیوێک شەکری پێویستە ڕۆژانە ئەگەر یەک چاپ بخوا ئەگەر 2-3 چاپ بخوا 2 ئایارە شەکر ئیزافە ئەکات ئەمە چیە هەمووی کۆ بێتەوە بەڵێ بە تاکیدی ینی ئەمانە هەموو کەڵەکە بێ لە لەشە و کاریگەری نێگەتیڤە بە بۆ تەندروستی مرۆڤ ئەمە لە ژەمی بەیان زۆر باشە کاکتۆر هەندێک کەسمان هەیە ساڵێ من چا خۆم بە بێشەکر یا شیرینی هەر ناخۆم شتێک شەکریتیا بێ ناخۆم ئەمە تەندروستە خۆی چا خواردن کێ ئەبێ چاپخوا کێ بێ چا نەخوارد با ئێمە تەندروستی ئەوە ڕووکەینەوە دکتۆر کاڵێ بەمە چا مەخۆم با بزانین کێ چا نەخوارد ئەوانەی کە گەدەیان تاو نییە ئەوانەی کە مادەی ئاسنیان کەمە بە هیچ شێوەیەک نابێت چاو ئەوانش کە گەدەیان تاوانە حتا ئەوانەی کە ئەبزۆرپشنی ڕێخۆڵەشیان تاوان ینی هەڵمەژینی ڕێخۆڵەشیان تاوانە ئەوانەی کە قەبزن ئەوانەی کە کێشەی ترشەڵۆکیان هەیە ئەوانش نابێ بخورێن بە تایبەتی لە ئەوانەی کە حەملیان هەیە هەوڵ بدرێت بە هیچ شێوەیەک نەخرێت چونکە یەکێکە لەوانەی کە ئەبێتە هۆی بەڵێ پۆلیفینۆڵی تایە کاریگەری بێ لەسەر تەندروستی زۆر باشیشە بەڵام لە ڕۆژێکا چایەکی ڕوون بخواتەوە زۆر کاریگەری ئەبێت بۆ تەندروستی بەڵام زیاتر لەوە نابێ بخورێتەوە و هەوڵ بدرێت بە تایبەتی بۆ خانمان لەگەڵ توی وشکا بخورێت هەوڵ بدرێت بەتوانێت لەگەڵ هەنگوینا تێکەڵیکەن لەگەڵ کشمیشە ناڵێم شەکر نەخۆر قەتعیکەن بەڵام هەوڵ بن لە یەک ئایارە شەکر زیاتر نەخۆر ئەوەی کە بە خورماوە ئێستا زۆرە خوڕێ ئەو تەندروستە کللتورێکی خەریکە لێ وەکو کللتور نازانم لە شەکرەکە باشترە لە شەکرەکە باشترە بەڵام نایڵێت ئەو مادەکانی کەیتیایە فایبەری ئیسفادە لە فایبەرەکەیەکەی بەڵام ئیسفادە لە ئایرۆنەکەی ناکەی لە ئاسنەکەی ناکەی چونکە نایڵێ ئایرۆنەکە هەڵبەمژرێت لە ینی ئیسفادەیەکی لەکەیت و زەرێکیشی لەکەیت زۆر باشە کاکتۆر کاتی ژەمەکان تا چەنە گرنگە ئێستا بەهۆی ئەوەی کە زۆربەی خەڵک داوامی هەیە ئیش و کارەکە جاری وا هەیە نانی نیوەڕۆ لە
کاتی نیوەڕۆیان ناخوای باتە ئاسرنانی ئێوارە ئەباتە درنگانێکی شەو یا ڕۆژانە ئەم شتە بە یەک ستایل ناڕوە ڕۆژێک زوو ئەیخوانان ڕۆژە درەنگی خوا ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر خۆی بەداخەوە هەندێک شت لای ئێمە بۆ بەعیبە هەندێک شت ئێستا بۆ نمونە ژەمی بەیانی ئێمە ئەگەر سەرنجی دەوایرەکانت یابێت ژەمی بەیانیان دەسەکەن بە خواردنی لە سعات نۆیان ئیترکاچی بۆ دایرەکان هەندێک دەوایر ناڵێم هەمویان هەندێک دەوایر ئەچی سعات نۆ دەسەکەن بە ژەمی بەیانی سەمونیان هێنا و لە دەرەوە و ماست و چاو پەنیر و ئیتر ئەنواعی لە سعات نۆیان خۆن ئەمە زۆر هەڵەیە کاتەکان خۆزگە ممنوعی شەکرە اینجا ئەم نظامە هەڵەی لای خۆمان چۆنە لانچ بۆکسمان هەیە یعنی بۆکسی خۆراکی بۆکسی خۆراکیمان هەیە ئەم بۆکسە خۆراکیان ئێمە بیکەین بە کەلتوری خۆمان بۆکسی خۆراکی خۆمان بێنین چونکە یعنی تەسەورەکەم یعنی هیچ دەوایرێک نەبێت نیو سەعات ڕێست بە موظفەکەی بینی 12 بۆ 1 یا 1 بۆ 2 بتوانێت ژەمەکەی خۆی بخوات یعنی هەموو دەوایرەکان ئەتوانن ئەو مەسموحە بن یعنی بەڵام بە شەرتێک ئیشی دەوایرەکەی خۆیان پەک نەکۆ بەپی دەوایرەکان خۆیان نەگۆڕێت ئێمە ناتوانین بڕیان لەسەرەوە بین بەڵام لەو لانچ بۆکسەیە ئەتوانێت بینی ژەمەکانی خۆی یعنی خچیتە خواردنێکی مەزبوط سنەیکێک لە فەیەک شتێک بەرێت لەو کاتە خۆی لە ماڵەوە دروستی کرد بێت و بیخوارد بەڵام ئێمە ژەمی بەیانیمان نەخواردووە باشە نیوەڕۆژنان ناخۆی تا سعات 2 تەواوە لە سعات 2 یەکەوە زۆر ماندوو هیلاکی یعنی لە دوای 12 ئیتر هیچت پێ نەماوە لە دەوایرەکەشە ناتوانانی ئیش بکەیت تااقەتت نییە دوای 2 یەیتەوە دروستی ئەەکەی دروستی ناکەی لە دەرەوە ئەی خۆی احتمالەکە لە ڕێستۆرانتێک شتێک بخۆی سعات 2 3 نانت خواردووە ئەمە نانت پێ ناخورێ ئەچێتەوە بۆ چەند بۆ 11 و 12 شەو ئەمە دیسان کاریگەری ئەبێ لەسەر تەندروستی مرۆڤ بۆیە لە دوای ژەمی ئیشا لە دوای بانگی ئیشا مرۆڤ بە هیچ شێوەیەک نابێ ژەم بخوات ئێستا ژەمەکانی ئێمە تێک چۆ بەسەرێکە ئێمە هەوڵ بێ ئەگەر کەسێک بێوێت تەندروست بێت ڕێخستنی ژەمەکان من ئاڵم هەموو شتێک بخۆن بەپی تەندروستی کەسەکان بەپی ئیستیشارە بەو پزیشکی کە خۆت ئەچتە لایە زۆربەی دکتۆرەکان ئێستا شارەزایان هەیە لە بواری خۆراکیە پێت ئەڵێ چی بخۆ چی مەخۆ چ کاتبی خۆی بەڵام گرنگ ئەوەیە تۆ 5 ژەمی خۆراکیت هەبێت بەڵام 5 ژەمی خۆراکی نەک ژەمی کوردی ژەمی مەزبوط بەیانی بخۆ نیوەڕۆ بخۆ بین ژەمەکان خۆ بووی برسیت نەبێت زۆر پشتە خواردنەکەەوە و گەدەت قەت پڕ نەبێت یعنی نەبەیانی نەنیوەڕۆ نە ئێوار نەکاتی خەو گەدەت بە پڕینە هێڵیتەوە ئەمەش کەسێکی تەندروست دەرەچێت باشە زۆر جار کەنانی ئێوارە خۆن هەستەکەم نانی ئێوارەکە هەر کێشە نەبێ بەچاو ئەوی کە ئێمە شەواندا ئەنیشین تر بەرەوشەی زستانەچین کۆ ئەبینەوە هەنێک شتێ ئەیخۆن ینی میوەیە چەرەساتی ئەنوە ینی هەمە جۆرە چەندین شت ئەخۆین تا ئەخەوین ئەمانە زیانی هەیە دکتۆر خۆی بەگشتی میوەکان ئەوی شەر قسەی لەسرە میوەکان خواردنی بەشەوە زۆر باش نییە چونکە بێتە هۆی یەک ترشەڵکی ترشبوونی گەدا دوو ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ کێشت تۆزی زیاد کات بەڵام هەموو کاتیش ئەمە ڕاست نییە چونکە احتیمالەکات تۆ وەکو جەناب تەفەرمی لە سعات حوتی ئێوارەوە نانت خواردووە 8 9 10 11 12 یەکە خەوێت 6 سعاتەکات یعنی 2 سعات دوای نان ئەتوانی شتەکانی کە بخۆی بەڵام بەداخەوە ئێمە کە دائنشینە سەر چەرەس خواردن تو باسی چەرەست کرد نی کیلۆ چەرەسە خۆین نی کیلۆ چەرەس یەکسانە بە تقریبان یەک چارەک خوێش ئەیڕۆنیشی لەگەڵا خوێر لەگەڵا ڕۆنی لەگەڵا فایبری لەگەڵا زۆربەی شتەکانی لەگەڵا ئەمەش دیسان کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ ئێمە ناڵین چەرەس خراپە بەڵام بەپی شێوازی خوارد پیاڵەیەک خۆی زۆر ئاساییە و ئەو تێربوونەشت بۆ ئەکات بەڵام ئێمە یەن ئەبێ سوێر بێت ترش بێت خوێ پێوە بێت و لیمۆدۆزیشی پێوە بێت یعنی زۆربەی کاتەکان اینجا وڵا دکتۆر بەخوا چەرەسیشە خۆم و میوە خوێ پێوەکە یعنی چی پێویستەکە تۆ میوەیەک بێنی خوێ پێوەکەی یا هەندێک جار شتی کەمان هەیە شەکری پێوەکات چ پێویستەکە تۆ ئەمانە بکەیت بۆیە خۆمان تەندروستی خۆمانمان تێکیاوە بەداخەوە ینی خوای گەورە مرۆڤی وا دروست کردووە ئەو هۆرمۆناتەنە بە پێی لەشی کەسەکان گۆڕانکاری بەسەرایەت شەو بنەوەیەکە ڕۆژ بنەوەیەکە کاتی نان خواردن بنەوەیەکە کاتی ڕژانی هۆرمۆنەکان کە تۆ خواردنێکە خۆی چۆن هۆرمۆنەکە ئەڕژێت شتێکی ترش بخۆ هەندێک دەمت ئاوەکە ینی ئەمانە هەندێک جار ئەنزیمەکان حتا بەناوهێنانی مەسەن بۆ منە هەناری ترش دەمت ئاوەکە بەناوهێنانەکەی ینی خوای گەورە مرۆڤی وا دروست کردە ئەنزیمەکانی ئەو دەردراوانی کە دەری ئەیە تایبەتێکا بەەوە خواردنی کە هەتا بەڵام ئێمە تێکەڵمان کردو ینی سەریشمان لە مێشکی خۆمانمان تێکیاوە ینی سەرمانە ئەم خواردنە خۆمان تەسەوەرەکەی ژەمێکی خواردنی ئێوارەمان چەندی تیابێت گۆشتە مریشکە ماسیە نازانم فاسۆلیایە سەوزەیە ئەنواعی لێ ئەنوا خۆ ئەگەر هەرگیێک یەک کەوچکی ژەوانە خۆی تۆ تەواو هەموو پێداویستەکانی لەش توێ دابین کردووە بەڵام نا ئەخوا لە ئەخیرەوە بە ئازاری سکی ئازانێکە تێری خواردەوە هەڵتا شوێن نەما باڵێ شوێن نەمایەتە بەسە بە کەکتۆر وەکو هۆنیاش باسی کرد ئێمە کە
دانیشین شەوان یاخود کە میوانمانە شەوچەرە دانین ئێمە کە میوانمانێت چۆن خزمەتی میوانەکە بکەین خزمەتێکی تەندروستی میوانەکە بکەین و خۆڵقیشمان خۆش بێت و شتی خراپیش جارە بۆ بەعی بەگەر شتێک دانەویت بەڵێ با من لە یەک شتی بەسیتەوە میوانیت عادەتەن چای ئەیتێ عادەتەن شەربەتی ئەیتێ عادەتەن شیرینیەک و چەرەسێکی بۆ دانێت شیرینیەکە بگۆڕە بە شیرینێکی سروشتی خۆت کە دروست کرد بێت هەم کولفەت بۆ ئەگەڕێتەوە هەم لە ماڵیشەوە ئەزانی کەپ چەند پاک و خایەنە چا بەداخەوە لە لای ئێمە چا بەس یەک چامان هەیە چای ڕەشە لێ چا زۆر زۆرە با من چاکان بۆ بجن چای بەهێمان هەیە چای بەیبونمان هەیە چای نعنامان هەیە چای تەرخونمان هەیە چای ڕۆزماریمان هەیە تۆ ئەتوانی لە هەفتەیەکە یەک چا بخۆیت چاکان هەمووشی دووبارە نەبێتەوە مثلا ئێوارەیەکێن مەسەن خاکشیر ئێمە بە نەخۆشەکانم خاکشیر یەکێکە لەوانەی کە ئێستا لە زۆربەی وڵاتانی کە یا شەربەتی گێزەری ئێمە کاکە شەربەتی گێزەر یەکێکە لەوانەی کە بەڕاستی کاریگەری بە لەسەر تەندروستی مرۆڤ چی لە خانمانە چ لە پیاوانە بۆیە ینی منەوعات لە شتەکانە ئێمە تااقەتمان نییە حازر خۆرین هەموو شتێکمان ئەوێت ئەمانێت تەندروستیش بین وەشتەکان بە حازم تەسەور کە یعنی ناڵێم هەموو دکتۆرەکان هەمویان زۆر بەڕێزن احترامیان هەیە دکتۆرمان هەیە ئەڵێ سەوزە و میوە مەخۆ یا شتەکانی کە مەخۆ ڤیتامین بخۆ یعنی من کەشتەکە بە سروشتی لە بەردەستمایە خی گەورە ئەو بەهرەیە پێیاوم کە بیخۆم بۆ بگەم بەهانە بەرم بۆ کڕینی عیلاجێک یعنی هەندێک جار ئێمە لە خواردنێکە کە ئەڵێن ئەبێ دکتۆر ئەڵێ زینک بخۆ زینک ئێمە ئەزانین لە چەرەسەکانە لە دانەوێڵەکانە لەمانە زینک زۆر زۆرە بۆ من نەچم ئەو زینکە سروشتیە بخۆم کە هەم سوودیشی هەبێت و هەم بتوانم ئیسفادەشی لێ بکەم تام چێژی خۆش بەدڵنیایە یەکێک لەو خواردنە هەرە خۆشەکان کە ئێستا بەڕاستی چینی گەنج و ئیترها ئەوانی کە مناڵ زۆریان حەزلێتی فاسفودە فاسفود بە هیچ شێوەیە نابێ بخورە یاخود ئەتوانین بیخۆین بەڵام بەڕێژێکی کەم سیرکە لە نظامی خواردنیە هیچ شتێک نییە بە هیچ شێوەیە نەخورێت هەموو شتەکان ئەتوانێت مرۆڤ متعی پێوە بێت ئەتوانێت هەمووی بخوات بەڵام بخۆنەوە و ئیسراف مەکەن باشە گرنگی جاروە ئێمە زۆر گرنگی بە تام و بۆن ئین لە تەندروستیە ئەم شتە نیە ینی جارە ئەو چایانی کە باسە کرد بە نمونە خۆچایەکی زۆر تەندروستن بەڵام لەبەرەوەی لاش ئێمە تامەکەیمان بەدڵە بە ئیتر نەیخۆین تا چەندێک گرنگە کە زیاتر گرنگی بەلایەنە تەندروستیەکەی ئێمە ئەتوانین تام بۆ شتەکان دروستکەین بەتایبەت لە مناڵە تامیان بۆ دروستکەین بۆ نمونە من ئاوێک بە نەخۆشێک ئەڵێم ئەمڕۆ تۆ 8 کوب ئەبێ ئاو بخۆی لە دکتۆر بەخوا ناتوانم 8 کوب ئاو بخۆم ئەی گۆڕین بۆی 8 کوب ئاوەکە ئەڵین 3 کوب بتوانیم بخۆی باڵێ 3 کوب بتوانم ئەی شەشەکەی کە حوتەکەی کە چۆن توانی بخۆی مەسەن پێنجەکەی کە چی تێکەم ئەم جاریان کوپەکەم هێنا یەک تۆز ئاوی لیمۆی تێکەم ئەم جاریان هێنام 2 قەتر ئاوی نعنای تێکەم ئەم جاریان هێنام تۆزێک دارچینی تێکەم ئەم جاریان هێنام تۆزە هەنگوینی تێکەم یعنی ئەتوانم منەوعاتی تامەکان بۆ مناڵەکەش دروستکەم و ئەتوانم بۆ گەورەکەشی دروستکەم وی بتوانم ئاوەکە بخۆم ئەمەیە بۆیە هەندێک جار خواردنەکان بە تام و چێشێکەوە کە لێنێ حتا هەندێک جار ئەفلان کارتۆن بۆ مناڵەکان مەسەلەن دروستکردنی شتەکان دیزاینێکی بۆ بکەی ئەمە دیزاین چیە هێلکەڕۆنێک دروست دەکات و ئەی خۆی بیخۆ نایخۆی چاو دەرەهات مەسەلەن بەڵام ئەم هێلکەڕۆنە زۆر جار ئێمە ڕستمەکەمان دروست کردووە چاوی بۆ دروستەکەین دەمی بۆ دروستەکەین لوتی بۆ دروستەکەین بە تەماتەیەک لوتی بۆ دروستەکەین بە خەیارێک برۆی بۆ دروستەکەین بە شتێک ڕیشی بۆ دروستەکەین بە سەوزەکان هەموو شتەکان ئەمڕۆ من ئەڵێم من ئەمڕۆ لوتی ئەخۆم مەسەن ئەمڕۆ چاوی ئەخۆم ئەمڕۆ قژی ئەخۆم ئەمڕۆ تۆ ئادێ بزانم ئەتوانی هەمویان بخۆی بە یەکەوە یعنی واکەی لە مناڵەکە شتەکانش ئەخوات هەم بە تەندروستە هەم سەوزە و میوە و فایبەر و پرۆتین و هەموو کاربۆهایدرێتەکانشی خواردووە بەڵام تۆ بیخیتە بەردەمی و ئەی خۆی بیخۆ نایخۆی چاو دەرەهات بەڕاستی ئەویش هەر نایخۆت زۆر باشکاوی تۆر شتێکی ترکە زۆر گوێبیستی ئەبین خواردنەوەی ئاوە ئایا تا چەندێک گرنگە ئێمە ڕۆژانە ئاوێکی زۆر بخۆینەوە چونکە دکتۆرەکان هەمیشە پێمانەڵێن کاریگەری لەسەر پێست هەیە لەسەر تەندروستی مرۆڤ بەگشتی کاریگەری بەجێ هەڵێ و پسپۆڕانی خوراک چ ئامۆژگارێکتان هەیە خۆی لە نظامی خواردنی ئاوە 8 بۆ 12 کوب ئاو پێشنیار کراوە و کەمتر لەوە زیاتر لەوە زیان بە تەندروستی ئەگەێنێت کەمتر لەوە زۆر جارەڵە من دکتۆر ئاویش ناخۆمەوە هیچ کێشێکی تەندروستی نییە بەڵام ئەوانەی کە سرنج بە ئەوانەی کە ئاو ناخۆنەوە کێشی تەندروستیان زۆر زۆرە باوەڕکە نەخۆشمان هەبووە تەنها بە ئەو خواردنەوە چارەسەری نەخۆشیەکەی ئەکرێت تەنها بە ئەو خواردنەوە هاتووە بە علاگە دەرمانی پێ وەڵڵا پێویستی پێنیە هەندێک جار یعنی ئەبێت دانیش کەسەکە بزانی کێشەی چییە زۆر جار وشی بوونەوەی ڕێخۆڵەکانە وشی بوونەوەی گەتەیە تێکچوونی هۆرمۆنەکانە هەمووی ڕەتی هەیە بە ئاوەوە ئەو خواردنەوەی زۆر
زۆر کاریگەری بێ لەسەر بەڵام لە حد بە دەرنا لە حد بە دەر کاریگەری بێ لەسەر لاوازیت کاریگەری بێت لەسەر ئەوەی کە هەندێک کانزا و مینرال لە شتۆ زیاتر دەربکرێت و ئەوانش دکتۆرە پسپۆڕەکانی بۆ نمونە لە حاڵەتی گورچیلەیە هەندێک جار بێ ئەو کەم خۆیتەوە و هەندێک جار هەندێک بێ ئەو زۆر خۆیتەوە و لە حاڵەتی حملیشە نەفسیشتە ئەبێ زۆر ئاگادار بین و ئیستیشارە بۆ پزیشکە بکەین کە خۆی هەیە لە کاتی ژەمەکان ئاین لەسەر سفرە زۆر ئاوەخوا من تا چەندی تەندروستە خۆی لەژدەر ژەمەکان خواردنی تۆزێک زەرری نییە مەسەن پیاڵەیەک تا پیاڵۆ نیوێک بەڵام زیاتر لەوە بوو بەڵێ کێشەی تەندروستیمان بۆ دروستەکە چونکە کاریگەری ئەبێ لەسەر تشەڵۆکی گەدە و کاریگەری ئەبێت لەسەر هەرسی ئەو خواردنی کە هێما هەمانە من زۆر کەس ئەناسم ئەڵێ من لە بەرەوەی کە لەسەر سفرە تقریبا نیو سوراحیەک ئاوە خۆمەوە بۆتە هۆی قەڵەوبوونم ینی ئەڵێ و قەڵەبی کە من هەمە گۆشت نییە ئاوە ئەگەر فترێک ئاو نەخۆمەوە بە جسمەوە دیارە بێت تا چەند ڕاستە ئەوە قسەی خۆیەتی مەرجنیە ئەوە ڕاست بێت بەڵام بەگشتی خواردنەوەی ئاو لەسەر سفرەکان وەکو پسپۆڕانی بواری خۆراکی و چارەسەری خۆراکی مەنەخۆشەکان ئێمە ئەدڤایسی کەسەکان ناکەین لەسەر سفرە ئاو بخۆنەوە چونکە کاریگەریە بێت لەسەر تشەڵۆکی گەدە و کاریگەری بێت لەسەر هەرسی خواردنەکە ئەوە هەندێک جار مەعیدەش تێکە ینی ئەترشێنێت دکتۆرگە لە کۆتایی شتێکەکەنە با بێ ئێمە کاتێکمان تەواو بسپاس دەکەین سپاس بۆ ئێوە ڕاستی من تەنها خاڵێک کە ئەمەوێت بیڵێم تەندروستی مرۆڤەکان لە پێش هەموو شتێکەوەیە ئێمە بۆ تەندروستی خۆمان ئەژین قەڵەوی و لاوازی نەبێ بە هەممان تەندروستی خۆمان بێ بە هەممان زۆر جار ینی من ئەسەفە خۆم کە نەخۆشیێت ئەڵێ من قەڵەم ئەمەوێ داوازم بەڵام کە پرسیاری لێ ئەەکەیت زۆر کێشەی مەشاکلی زۆرتری هەیە لەوەی کە قەڵەوە مەشاکلەکان بچێت چارەسەر بکات هۆرمۆناتی چارەسەر بکات کێشەی مەسەلەن مەعیدە و ڕیخۆڵەکانی چارەسەر بکات ئەمانە گرنگن نەک لاوازبوونی 5 کیلۆ 2 کیلۆ و 10 کیلۆ بە $200 $300 سەرفەکەن بۆ ئەوی کە 2 کیلۆ دابەزن بەڵام نازان کە کێشەیەکیان لە شوێنێکی کایە ئاسنیان دابەزیوە هۆرمۆناتیان دابەزیوە مینرالەکان و کانزاکانیان دابەزیوە بەڵام پێش ئەوەی نەخۆش بکەون سەردانی دکتۆرەکە بکەن پێشەوەی زەخت و شەکرەیان توش بێت سەردانی بکەن هیوای تەندروستێکی باش دەستەکان خۆش بە زۆر سوپاس کاریتۆ هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لای زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر هەڵگورد عەلی پسپۆڕی نەخۆشی چارەسەرکردنی نەخۆشی بەڕێگەی خۆراک ئەزتمان نایت و سوپاس بە ئامادەبوون